بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهدي الله فهو المهتد ومن يضلل فلن تجد له وليا مرشدا. أما بعد، برزان نخزمتان دوستين لسر باسی مافەکانی نەخۆش و ئادابەکانی سەردانیکردنی نەخۆش. لە شریعەتی ئیسلامدا زۆر گرنگی و جەخت کراوەتەوە لەسەر پاراستنی مافەکان. هەر کەسێک لە ئێمە هەر تاکێک لە تاکەکان مافی هەیە و ئەرکیشی هەیە و زۆر گرنگی دراوە بە پاراستنی مافی کەسەکانی بەرامبەر و گرنگیدان بە سیلەی ڕەحم و قسەی جوان و ئارامگری جوان لەسەر چاکە و یارمەتیدانی یەکتر لەسەر کاری چاکە و شەرعی. و لە ڕوونکردنەوەی ئەم حەقانە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆی ڕوون کردوینەوە، فەرموویەتی حق المسلم على المسلم ست. حەقی مسلمان بەسەر مسلمانەوە شەشتە. پرسیاریان کرد ئەو شەشتانە چین ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم؟ فەرمووی إذا لقيته فسلم عليه، کاتێک کە پێی گەیشتی سەلامی لێ بکە. وإذا دعاك فأجبه، وكاتي دعوتي كردي بۆ نانخواردنێک ئەوە بەدەم دعوەتەکەیەوە بچوو. وإذا استنصحك فانصح له، وأجر لە بابەتێکدا داوای ئامۆژگاری لێ کردی ئەوە ئامۆژگاری بکە بەوەی کە ئیجتیهادی خۆت بزانە چی بۆ ئەو مەسلەحەتە و ئیستیفادەی پێدەگەێنێت ئامۆژگاری بکە و بەخیلی نەکەی یاخود کە بە هەڵە ئامۆژگاری بکەی. وإذا عطس فحمد الله فشمته، وكاتك كبجمي وأو كس سباسي خواي قوري كرت توش بيبلي يرحمك الله. وإذا مرض فعده، وكاتك نخوش كوت سرداني بكي. وإذا مات فاتبعه، وكاتك كوكا سمرت شوين زنازكي بكي وسر قبران. أو شش حقيقة لصحيح مسلم ده هاتو كبيغمبر صلى الله عليه وسلم باسي دكات ده فرميت حقي مسلمان لسر مسلمان ششته. ولا آدابي سلفي صالح رضاي خوان لسر بيت كاتك كسي كان ندبيني لمزقوت يعني لدروا أو برسيارن اللي ذكرت أري فلان كس بو ديارنية لشوية خو نخوش نية لسفرة لتشيه داخو وضعي شونا. أجر مسافر بوايد دعاي خيريان بو ذكرت، دعای خێران بۆ دەکەت کە لە سەفەرەکەی سەلامەت بێ و خێر و بەرەکەت بچێتە سەفەرەکەیەوە. و لە ماڵ و منداڵەکەشیدا وەکو بڵێ جێنشینێکی جێگەی ئەمانەت و خێر بوون. کاتێک کە پێویستیان هەبا ماڵ و منداڵەکەی بۆیان جێبەجێ دەکەت کە لە کاتێکدا کە ئەو کەسە لە سەفەرە. و ئەگەر کەسەکە لە ماڵەوە بوایە و حازر بوایە و لە مەنتیقە بوایە سەردانیان دەکرد، و ئەگەر نەخۆشیش بوایە بە هەمان شێواز سەردانیان دەکرد و دەچون بۆ لای. و سەردانکردنی نەخۆش حەقی نەخۆشە و دەبێتە هۆی کەمکردنەوەی ئازاری و بەتایبەت نەخۆش کە لە ژوورەوە حەبس دەبێت و لەسەر جێگا دەکەوێت، ناڕەحەتی زۆری هەیە بۆیە ئەوە لە ئازارەکەی کەم دەکاتەوە. و جگە لەوەش لە سەردانکردنی نەخۆشدا فەزڵێکی گەورە هەیە لەلایەن خوای پەروەردگارەوە کە دەیبەخشێت بەو کەسەی سەردانی نەخۆش دەکات. ئیمامی مسلم لە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت، پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی إن المسلم إذا عاد المسلم لم يزل في خرفة الجنة حتى يرجع. مسلمان كاتێ سەردانی مسلمانێک دەکات ئەوە بەدڵنیاییەوە لە خورفەتێکی بەهەشدایە هەتا دەگەڕێتەوە. پرسیاریان کرد ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خورفەت چییە لە بەهەشدا؟ فرموي صلى الله عليه وسلم جناها أي ثمارها
واتە بەهشتە باخەکانیەتی لە باخەکانی بەهشت. و پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی وما من مسلم يعود مسلما غدوة إلا صلى عليه 70,000 ملك حتى يمسي وإن عاده عشية إلا صلى عليه 70,000 ملك حتى يصبح وكان له خريف من الجنة. أولا صحيح ترمذي ده هاتوا دفرميت هیچ مسلمانێک نییە لە ئێوارەیەکدا سەردانی نەخۆشێک لە بەیانیەکدا سەردانی نەخۆشێکی مسلمان بکات إلا 70,000 مەلایکەت سەڵاواتی لەسەر لێ دەدەن هەتا ئێوارەدا دێت. و ئەگەر بە شەو سەردانی کرد ئەوە 70,000 مەلایکەت سەڵاواتی لەسەر لێ دەدەن هەتا بەیانی دەکاتەوە و باخێک لە باخەکانی بەهەشتیشی بۆ هەیە. و فرمويتي صلى الله عليه وسلم من عاد مريضا لم يزل يخوض في الرحمة حتى يجلس فإذا جلس انغمس فيها. هر کەسێک سەردانی نەخۆشیێکی کرد ئەوە لە ڕەحمەتی خوای گەورە وەکو بڵێ لەناو سنووری ڕەحمەتی خوای گەورە دەسوڕێتەوە هەتا دادەنیشێ و هەر کاتێک دانیش لەناو نخومی ڕەحمەتی خوای گەورە دەبێت. وهروها پیغمبر صلى الله عليه وسلم فرمويتي من عاد مريضا ناداه مناد من السماء طبت وطاب ممشاك وتبوأت من الجنة منزلا. أخرجه الترمذي وحسنه. إمام الترمذي أم حديثي سيهناوه وبحسن جدايناوه. دفرميت پیغمبر صلى الله عليه وسلم فرمويتي هر کەسێک سەردانی نەخۆشێکی کرد ئەوە بانگ بێژێک لە ئاسمانەوە بانگ دەدات و دەفەرموێت طيبت وطاب من ممشاك براسيك وقبلي كاركي خيرت كدوا تشاكت كردوا و رويشنكانش و هنگاوكانش تهر خير بوا و بوم لناو بهشتيش دا منزلك و جيگيكت بو خود مساوگر كردوا. كواتا امانه هموي مزگيني گورن بو او كساني كسرداني نخوش دكن. خوشويستان پیغمبر صلى الله عليه وسلم سەردانی ئەو کەسانەی کردووە لە سەحابەکانی کە نەخۆش کەوتون بەڵکو تەنها سەردانی مسلمانەکانی نەکردووە بەڵکو تەنانەت نمونەمان هەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم سەردانی منداڵێکی کردووە نەخۆش بووە کە لە ئەهلی کتاب بووە یەهودی بووە و پێشنیاری ئیسلامیشی بۆ کردووە بۆ ئەو منداڵە و منداڵەکەش مسلمان بۆ دواتر منداڵەکە دەمرێت و سەردانی منداڵەکە دەمرێت و بە مسلمانیەوە و سەردانی مامیشی کردووە لە کاتێکدا لەس نەخۆش بوو لەسەر جێگە بوو لە کاتێکدا مامی مشریک بوو هاوبەش بڕیاردەرش بوو ئەهلی کتابیش نەبوو. و لە ئەدەبی سەردانیکردنی نەخۆش ئەوەیە کە لە لای سەری نەخۆشەکە بوەستی و دەست بخێ سەر شانی یاخود لەسەر ئەو شوێنەی کە ئازاری هەیە و بڵێ لا بەئس طەهوڕ ئین شاء الله إن شاء الله أما باك بونوي وكفارته وباك بونوي بيويا. و بيويستا أو كسي كسرداني نخوش دكات دعاء بو نخوشك بكات لابن عباس ورزاي خوي للسربيت لخوي ولباوكي كبيغمبر صلى الله عليه وسلم فرمويتي من عاد مريضا لم يحضر أجله فقال عنده 7 مرات أسأل الله العظيم رب العرش العظيم أن يشفيك إلا عافاه الله من ذلك المرض. دفرميت هر کەسێک سەردانی نەخۆشێک بکات بە مەرجێک ئەجەلی نەهات بێت نەخۆشەکە ئەوە ولا لای نەخۆشەکە پێی بڵێت 7 جار بڵێت أسأل الله العظيم رب العرش العظيم أن يشفيك ئەوە خوای گەورە إلا لەم نەخۆشیە ڕزگاری دەکات و چاکی دەکاتەوە. و هەروەها پێغەمبەر صلی الله عليه وسلم لای نەخۆش دەیفەرموو اللهم رب الناس اذهب البأس اشفي أنت الشافي لا شفاء إلا شفاؤك شفاء لا يغادر سقما. أم دعاء بۆ دەکرد خوای گیان ئەی پەروەردگاری خەڵک ئەو بەئس و ناڕەحەتیە لەسەر و نەخۆشە لابە و شیفای بدە تۆ شیفادەری هیچ شیفایەک نییە ئیلا شیفای تۆ نەبێ شیفایەک بێت هیچ ئەسەر و نەخۆشی بەجێ نەهێڵێت. و پێویستە ئەو کەسێک کە سەردانی نەخۆش دەکات
ئەو هەنگاوانەی کە دەینێ بۆ لای نەخۆش پێویستە لەبەر خاتری خوا بێت و چاوەڕێی ئەجر و پاداش بکات لای خوای پەروەردگار بۆ ڕۆژی قیامەت. بەسەرهاتێکمان هەیە دەفەرمێ مەسووری کوڕی مخرەمە یەکە لە سەحابیەکان ڕەزای خوای لەسەر بێت نەخۆش کەوت. ئیبن عەباس هات بۆ لای لە ناوەڕاستی ڕۆژدا و خۆریش زۆر بەتین بوو، ناڕەحەتی زۆر بوو و مەسوور بە ئیبن عەباسی فەرموو يا أبا عباس لو وجدت ساعة أبرد من هذه لا تشق على نفسك من أجلنا. فقال ابن عباس إن أحب الساعات إلي أن أؤدي فيها الحق أشقها عليه. مسور فرموي أي ابن عباس باش ساعات كتير دوزي با فين كتير با اللي إستا لو كاتنا راح تدا نهاد باي لبرخاطري من مشقة التوشي خود نكر با. أوجي ابن عباس فرموي براستي خۆشەویستترین سەعات بەلای منەوە کە حەقی خەڵکی تێدا بدەمەوە ئەوەیە کە ناخۆش بێت و ناڕەحەت بێ لەسەرم. و یەکێک لە سەحابەکان بۆ هاوڕێیەکی نووسیوە کە نەخۆش بووە نبئت أنك بشعر بۆی ناردووە نبئت أنك معتل فقلت لهم نفسي الفداء له من كل محذور يا ليت علته بي غير أن له أجر العليل وأني غير مأجور. بیستومەکە تۆ نەخۆشی و بە من بە ئەوانم وت پێم ڕاگەیەنراوە کە تۆ نەخۆشی و من بە ئەوانم وت نەفسم فیدای ئەو بێت لە هەموو بەڵاو ناڕەحەتیەک. یا لەیتە علەتەه بی یا خۆزگە نەخۆشیەکەی ئەو بە من بوایە هی من بوایە غەیرە ئەوە نەبێ کە ئەو ئەزری هەیە و ئەزری نەخۆشیەکەی هەیە و من هیچ ئەزرێکم نییە. و لە ئادابەکانی تری سەردانیکردن زۆر دانەنیشێت لە لای نەخۆش و زۆر پرسیاری لێ نەکا کە ناڕەحەتی بکات و باسی کەس و کار و منداڵەکانی نەکا ئیلا بە خێر و چاکە نەبێت. بەتایبەت ئەوانە هەموو دەبێتە هۆی ناڕەحەتی لەسەر نەخۆش. و زۆر جار هەیە مەوزوع دەکرێتەوە چەند کەسێک سەردانی نەخۆش دەکات مەوزوعی جیاواز دەکەنەوە کە هیچ پەیوەندی بە نەخۆشەکەەوە نییە و نەخۆشەکەی بێتاقەت دەبێت لە گوێگرتنی بۆیە ئینسان دەبێت خۆی بە دوور بگرێت لە بێزارکردنی نەخۆش و زۆردانە نیشێت. و نەخۆشێک کەسێک چوو پیاوێک چوو بۆ لای عومەری کوڕی عەبدولعەزیز سەردانی دەکرد کاتێک کە عومەری عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێبێ نەخۆش بوو و پرسیاری نەخۆشیەکەی لێ کرد. ئەویش عومەری کوڕی عەبدولعەزیز وەڵامی دایەوە و پێیگوت نەخۆشیەکەی چییە و حاڵی چۆنە و میوانەکە ئەوەی کە سەردانی کرد بوو تی بەڕاستی ئەو نەخۆشە لەسەر فلان کەس قورس بوو ئەو نەخۆشی هەبوو و فلان کەس بەهۆی ئەو نەخۆشیەوە مرد والحاصل ئەو قسانی کە نابێ بکرێت لەلای نەخۆش ئەو کردی. و عومەری کوڕی عەبدولعەزیز کە نەخۆش بوو پێی فەرموو إذا عدت مريضا فلا تنع إليه الموتى وإذا خرجت عنا فلا تعد إلينا. کاتێ سەردانی نەخۆشێکت کرد ئەوە باسی مردووی بۆ مەکە باسی ئەوانەی بۆ مەکە کەوا مردوون و کاتێک ڕۆیشتیش لە لای من جارێکتر مێەوە بۆ لام. و سفيان فرمويتي حماقة العائد أشد على المرضى من أمراضهم يجيئون من غير وقت ويطيلون الجلوس. وەک بڵێ حەماقەت و ناتێگەیشتووی و کاڵفامی کەسی سەردانکەر قڕسترە لە نەخۆش وەک لە نەخۆشیەکەی لە کاتی خۆیدا نایەن یعنی لە وەختێکی گونجاودا نایەن و زۆریش دادەنیشن ئەوانە پێیان دەوترێت حەماقەت. و بجگە لەوەش ئەوە بڵێن حاڵەتێکمان هەیە کە طبیعەتی خەڵکانیش دەگۆڕن نەخۆشەکان هەر ئەندەیە حەزی لێیە قسە بکات هەیە حەزی لێ زۆر سەردانی بکەی و خەڵک لە لای دانیشێت بە تایبەت دۆست و کەسانی نزیک کە لەگەڵیان هەڵسا و دانیشتووە حەز دەکات لای بمێننەوە ئەوە ئینشاءڵڵا ئەوە کێشەی نییە مادەم دڵی پێی خۆش دەبێت و نابێتە هۆی مەشەقەت و ناڕەحەتی لەسەری و دەتوانرێت بە پێی قەدر و وەسەتیەک بگیرێتە بەر وانە بێت ماڵەوەی نەخۆشەکە یان نەخۆشەکە خۆی ناڕەحەت بکەن.
و ئەم پێویستە یعنی ئینسان دڵنەوەی نەخۆش بکات زۆر. بۆ نمونە پێ بڵێ کەوانە کەفارەتی گوناح و تاوانن و ئامۆژگاریکردنە بۆ ئیمانداران، یعنی نەخۆشی خوای گەورە دەفەرمێت ئینەما یووەفە الصابرون ئەجرهم بغیری حساب. کەسێک کە نەخۆش بێت سەبری لەسەر بگرێت، شکرانی خوای گەورەی لەسەر بکات، ئەوە خوای گەورە دەفەرمێت بەڕاستی ئەو کەسانی ئارامگەر بوون ئەجر پاداشتەکانیان وەردەگرن بەبێ حساب. و فەضیلی کوڕی عیاضیش دەفەرمێت إنما جعلت العلل ليؤدب بها العباد. نەخۆشی بوو ئەوەیە کە تربیەتی بەندەکانی پێبدات، بەندەکانی پێوە ئاگا بێنێتەوە کە قەدری نیعمەتەکان بزانن و بزانن لەش ساغی چەندە نیعمەتێکی گەورەیە و شکرانەی خوای گەورە بکەن کە لەش ساغن و دەرس و ئامۆژگار وەربگرن. هەرچەندێک ئینسان خاوەنی ماڵ و سامان بێت، خاوەنی هەر شتێک بێت لە دنیادا، خوای گەورە دەتوانێت بە نەخۆشیەکی وا تاقی بکاتەوە کە نتوانێت چێژ و خۆشی لە دنیا وەربگرێت و بزانێت ئینسان کە چەندە لاوازە و بەرگەی هیچ شتێک ناگرێت و لە هەموو کات و ساتەکاندا سوپاسگوزاری خوای گەورە بێت. و ئەگەر ئەو کەسی سەردانی نەخۆش دەکات لە حاڵی نەخۆشەکە بێئومێد بووبووکەوە، یعنی وای هەست کرد ئەمەلی ژیانی نەماوە، بێئومێد بووە و لە چاکبوونەوە، ئەوە پێویستە یادی خوای گەورە و بیربێنێتەوە کە لەلایەتی و پێویستە وای لێ بکات گومانی چاکە و خێر بە خوای پەروەردگاری ببات و وای لێ بکات هەر تێبگەێنێت کە هەر کەسێک خۆشەویستی لیقای خوای گەورە لە دڵی دابێت، ئەوە خوای گەورەش خۆشەویستی لیقای ئەو کەسە دەگرێتە خۆی و خوای گەورەش پێی خۆشە بگات بۆ بەندەیە و هەر کەسێکیش لە دنیادا کۆتاوشەکانی لا ئیلاهە ئیلا الله بێت دەچێتە بەهەشتەوە و پێویستە ئامۆژگاری بکات بەوەی کە وەسیەتێک بنووسێت، چونکە وەسیەت نووسین ئەجەل نزیک ناکاتەوە، بەڵکو و هیچ کاتێکش نە ئەجەل نزیک دەکاتەوە نە مردن پێش دەخات. کەسێک کە ئەجەلی وەسیەتی نووسی نیشانەی مردن نییە، ئەوە نییە بڵێ کەسەکە تەواو دەمرێت، بەڵکو ئەوە حەقێکە و بۆ پاراستنی حەقی کەسەکانی بەرامبەرە، مافی منداڵەکانە، مافی کەسوکارە، مافی کەسێکە کە حەقی لەسەر تۆیە وەسیەت بنووسێکە ئەو حەقانە بدرێنەوە و ئەو قەرزانی لەسەرەتی بدرێنەوە. وەسیەتێکی هەیە بۆ ئەوەی دوای خۆی فیتنە و مشکلە دروست نەبێت، باشتر وایە وەسیەت بنووسێت و ئامۆژگاری بکرێت بە نووسینی وەسیەت، بەڵام بە شێوازێکی جوان و تێبگەێنرێت کە ئەم وەسیەتە تەئسیر لە ئەجەل ناکە. مەسەلە ئەوە نییە، بەڵکو حەقێکە بۆ وەکو بڵێ حەقی نێوانی خۆت و خوای گەورەیە بۆی گوناحبار نەبی، قەرزێکت لایە، کەسێک قەرزی تۆی لایە، منداڵەکانت حسابێکیان هەیە، هەر کەسێک خزم و کەسوکار حسابێکی هەیە، هەموو ئەوانە ڕوونکەیەوە و بزانن وەکو شاهید بەکار بهێنرێت لە دوای مردن. و ئیبن عەباس ڕەزای خوای لەسەر بێت، لەسەر خۆی و باوکی بێت، چوو بۆ لای شەهیدی محراب ئیمامی عومەری کوڕی خەتاب کاتێکە بریندار کرا و ویستی کاتێک حاڵی ئیمامی عومەری بینی ویستی کە وای لێ بکات گومانی باشە بە خوای پەروەردگاری ببات و ئومێدی پێ ببەخشێت و بەشارەتی خێری پێ بدات. پێی فەرموو ئەی ئەمیری ئیمانداران، ئەی ئەمیری ئیمانداران، کە ئەمە حاڵی تۆ بێت ئێستا، بەڕاستی تۆ هاوڕێتی پێغەمبەری خوات کردوە صلی الله علیه وسلم و هاوڕێیەکی باشی پێغەمبەری خوا بووی صلی الله علیه وسلم و حەقی خۆت پێداوە، پاشان لی جیابوویەوە و پێغەمبەر صلی الله علیه وسلم لە تۆ ڕازی بوو و پاشان هاوڕێتی ئەبوو بەکرت کرد کە بەڕاستی هاوڕێتیەکی باشت کرد و پاشان لی جیابوویەوە و ئەویش لەت ڕازی بوو. ئەمە دڵنەوایی بوو بۆ ئیمامی عومەر تێگەیاند کە دەگات بەو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و بە ئەو بەکری سدیق. و پێویستە ئێمەش تەخوای خوای گەورە لە دڵماندا بێت و حەقی ئیمانداران بپارێزین و ڕەحم بە کەسانێک بکەین کەوا لە ماڵەکانیاندا گیریان خواردووە و حەبس بوون و ناتوانن بسنە جمعە، ناتوانن نوێژەکانیان بکەن و ناتوانن بسنە مەزلیسەکانەوە و تەنانەت زۆرێکیان ئومێدی ئەوە دەخوازن کە لە دنیا جیا ببنەوە و بڕۆن و کۆتایی بە ژیانیان بێت و بمرن. بە تایبەت یەکێک لە بانخوازەکان باسی ئەوە
دەڵێت چوون بۆ لای نەخۆشێک لە خستەخانەیەک لەسەر قەرەوێڵەکەی پاڵکەوت بوو، پرسیاری حاڵی و برایەکانی و خوارزاکانی و منداڵەکانی و کچەکانیم کرد، کوڕەکانی و کچەکانیم کرد، دەستی کرد بە گریان، فرتمێسک بە چاوەکانی داهاتە خوارەوە وەوتی منداڵەکانم کوڕەکانم کوڕە گەورەکەیان لە گەڕەکێک لە جیرانی خستەخانەکەیەک گەڕەکێکە کە جیرانی خستەخانەکەی لەوێ دادەنیشێت، ماڵی لەوەیە و ئەوە 2 ساڵە سەردانی نەکردوم، ماڵیشی جیرانی خستەخانەکەی و 2 ساڵە سەردانی نەکردوم. کاتێک بینی بانخوازەکە دەڵێت کاتێک بینی حاڵم تێکچوو ناڕەحەت بووم بەم قسەیە، ئەو پیاوە نەخۆشەکە وتی بەڵام بە تەلەفۆن لە کاتی جەژنەکاندا تەلەفۆن دەکات، چ مەشغەڵەتێکەوە بکات باوک کوڕەکان لە باوکیان و براکان لە براکانیان و خوشک و برا و کە سوکار لە یەکتر و بێ ئاگا ببن لە حاڵەتی نەخۆشی و پێویستیدا. بە دڵنیاییەوە هەر کەسێک ئەگەر هاتوو ئەو کەسە کە ئاوا نەخۆش بووە ئەو کەسەی کوڕەکەی بوو جایان هە خزمەکەی بوویان هەر کەسێکی بوو پێویستێکی لەلای ئەو بواە بەردەوام بێزاری دەکرد بە سەردانکردن و بە سەردانیکردنەوە، چونکە پێویستێکی هەیە بەڵکو بۆی جێبەجێ بکە. بەڵام زۆر کەس هەیە بەتایبەت کەسی نەخۆش فەقیر کە ماڵ و سامانی نەبێت، خەڵک گوێی پێنادا و سەردانی ناکات، ئیمالی دەکەن لەو حەقی کە لەسەر شانیانە بەرامبەر بەو نەخۆشە. یەکێک بەسەرهاتی کەمان هەیە باس لە نەخۆشبوونی کەسێک دەکات، یەکێک لە کەسەکان نەخۆش بوو تەماشا دەکات کەس سەردانی ناکات، نەخۆشەکەشی هەرچەندێک قوسە، بە هاوڕێیەشی گوت کە سەردانی دەکرد، دوای ماوەیەک یەکی لە هاوڕەکانی هات سەردانی کرد، پێی گوتی ئەی فڵان کەس دەبینی حاڵم چۆن تێکچووە چەندە خراپ بووم بەهۆی ئەم نەخۆشیەوە و جگە لە تۆ هیچ کەسێکم نییە، یعنی دوای نەفسی خۆم هیچ کەسێک شک نابم بەلای منەوە گرنگ بێ وەک تۆ. ئەو قسەیە بە هاوڕەکەی دەڵێت و من دەمرم و کەسیش نییە ببێتە واریسم و واریسم نییە و کەسیش نییە میراتم لێ بگرێت و ئەگەر مردم ئەوە ئەو گۆشەیەی ماڵەکەم لەو گۆشەیە هەڵی قەنە و کەنزێکم تێدا شاردۆتەوە بۆ ماوەی ژیانی خۆم بۆی ئیسفادەی لێ بکەم، لەوێدا شاردومەتەوە ئەو کەنزە دەربێنە و دەبینی من مردوم و تازە ئیسفادەشم لێ نەکردو و درهمێکشم لێ سەرف نەکردو لەو کەنزە، سوودم لێ نەبینی و نەخۆش کەوتم و پێی دەمرم، بۆیە تۆ دەری بێنە و بۆ خۆت بە سەرفیکە. کاتێک کە سەردانکارەکە گوێی لەو قسەیە دەبێت، ئەو ڕەفیقەی زۆر دڵی بەو قسەیە خۆش دەبێت و وای لێ هاتووە، یعنی زۆر گەرم و گورتر لە جاران سەردانی دەکات و هاوڕەکانی کۆ دەکاتەوە، دەڵێ وەرن سەردانی بکەن ئەو نەخۆشە لەوەیە، خەڵک کۆ دەکاتەوە با سەردانی فلان نەخۆشە بکەین، یعنی وەل حاصل وای لێ دەکات، خواردنی بۆ دەبات، جلوبەرگی خاوێنی بۆ دەبات، بۆ جلەکانی بۆ ڕێک دەخات و کاتێک کە دەمرێت کفنێکی بۆ دەکرێت بە 300 درهم و بە جوانی بەڕێی دەکات و دەینێژێت، پاشان دەگەڕێتەوە بۆ ئەو گۆشەی ماڵەکە کە پێی گوتووە و هەڵی دەقەنێتەوە و لەوێ هیچ نادۆزێتەوە، دوایی دێت هەموو ماڵەکە هەڵدەقەنێت، ئەو شوێنانەی گۆشەکانی ماڵەکەی هیچ تێک نابێت و درهمێکش نادۆزێتەوە. ئەو جار لە مەبەستی هاوڕەکەی تێدەگات کە مەبەستی ئەوە بووە هەر کاتێک فەقیر بووی ماڵ و سامانی نەبوو خەڵک چۆنە لەگەڵت، بەڵام ئەگەڵ خەڵک احتیاجێکیان پێت بوو ئەوە سەلامت لێ دەکەن و ڕێز و شکۆت نیشان دەدەن و بەدەمتەوە دێن و دەست بۆ بە سینگەوە دەنێن و کە لە خزمەتتدا دەبن. و گوتمان زیارەتکردنی نەخۆش سونەتێکە و ئەگەر هاتو سوفێ نەخۆشەکە و خۆشی بێهۆش بوو ئەوە هەر سونەتە سەردانی بکەی. پێغەمبەر صلی الله علیه و سلم و ئەبوبەکریش ڕەزای خوای لەسەر بێ سەردانی جابری کوڕی عەبدوڵڵایە کرد و بینیان کەوا بێهۆشە و هۆشی نییە، ئەوە بۆ خاتری کەس و کارەکەی ئەوان دڵیان پێخۆش دەبێت و جگە لەوەش پێویست ئەوە بزانین لە کاتی سەردانیکردنی نەخۆشدا دوعاگیرایە، لە کاتی سەردانیکردنی نەخۆشدا دوعاگیرایە، ئومێدمان وایە کە خوای گەورە دوعاکان گیرا بفەرمێت هەم بۆ نەخۆشەکە هەم بۆ خۆمان کە لەو کاتەدا دوعا دەکەین.
وەکو باسمان کرد زۆر جار هەیە ئەو کەسانە ئەو بەتایبەت موسیبەتە کە ببینی تەنها ئەوانەی کە کەسانی خاوەن پلە و مەقامن نەخۆش ببن ئەوە سەردانیان بکرێت و سەردانی کەسی فەقیر نەکرێت و ئیهمال بکرێت بەڵکو خوا دەزانێت پلە و مەقامی چێ لای خوای گەورە بەرزترە بۆیە پێویستە ئینسان ماڵی دنیا و پێوەری دنیایی نەکاتە هۆکارێک بۆ سەردانیکردن یان نەکردنی نەخۆش. عەبدوڵڵای کوڕی مصعب نەخۆش کەوت بۆ یعنی تەسەیری کرد میوانی زۆر کەمە خەڵک سەردانی نەدەکرد بۆیە نامەیەکی نووسی یەکێک لەوانەی کە باڵادەست بوون یعنی کەس شکۆ لەناو خەڵکدا و خاوەن شکۆ بوون بە شعر نامەیەک بۆ ناردووە نووسیوێتی مالیە مەریضت فەلەم یعودنی عائد منكم ويمرض كلبكم فأعود دەڵێ باشە بۆچی من نەخۆش کەوتوم و کەس سەردانی من ناکات بەڵام ئێوە لە ناو ئێوەدا بەڵکو سەگەکەتان نەخۆش دەبێ خەڵک دێ سەردانی دەکات. و شتێکی تریش هەیە لەم حاڵەتانی کە سەردانیکردن لەوانەیە هەندێک دیاردە هەیە ڕوودەدات هەندێک جار ئەویش ئەوەیە هەندێک خەڵک باری خۆیان قورس دەکەن لە سەردانیکردنی نەخۆشدا بۆی هەدیە دەبن ئەو شتانە دەبن زۆر جار هەیە بەتایبەت لە عادەتی غەیری موسڵمانانە لە حاڵەت لە عادەتی موسڵمانان نییە تەکەلوف دەخەنە سەرشانی خۆیان و تۆزێک باری خۆیان قورس دەکەن زۆر جار هەیە لەوانەیە هەر ئەوە ساردیشان کاتۆ لە سەردانیکردنەکە بۆی کە نەتوان هەدیەک بکڕن ناچن بۆ لای نەخۆشەکە ئەوە بەڕاستیش تەقلیدێکی کوێرانەیە بەڵکو ئەسڵی زیارەتکردنەکە ئەوەیە کە تۆ بە نەفست لە خزمەت نەخۆشەکە دابی و بادەم حاجەتی نەخۆشەکەەوە بچی هەرچەندە کە نەخۆشەکە حاجەتێکی هەبێت بۆی جێبەجێکی ئەوە خێر علا خێر ئەوە قسەکەمان لەگەڵ ئەوە نییە بەڵکو پێویستە بەدەم نەخۆشەکە حاجەتێکی بێت تۆ لە توانەدا بۆ جێبەجێکی ئەوە خێریی گەورەیە دوعای بۆ بکە و هەست و سۆزی خۆتی بۆ دەرببڕە بەڵام هەندێک جار هەیە بارقورسی نەبێتە ڕێگر لەوەی کە تۆ سەردانی نەخۆش نەکەی و ئەو شتانەی کە عادەت و تەقالیدی کافرانە بەو شێوازە ڕەچاو نەکرێت. بەڵام دەتوانی بۆ نمونە لەوەکو هەدیە کتێبێکی بە سوودی بۆ دەبێ یاخود شریتێکی یعنی وتاری خۆشی بۆ دەبێت کە بتوانێت لەو کاتی نەخۆشیدا ئیسفادەی لێ بکات یاخود وەکو بڵێ ماڵ و سامانێکت هەیە دەتوانی بیدەیتێ بۆ ئەوی عیلاجی پێ بکڕێ یان پێداویستێکی پێجێبەجێ بکە ئەوە کارێکی چاکەیە و خێرێکی نەبڕاوە ئینشاءالله. داواکارین لە خوای گەورە هەموو لایەک لەش ساغ بکە و هەموو لە دنیا و لە قیامەتدا سەلامەتمان کات و بەڕاستی پێویستیشە هەمومان دوعای خێرمان بیر نەچێت بۆ ئەو نەخۆشانی کە لەسەر جێگەن و بەتایبەت ئەوانەی کە بێئومێد بوون داوا دەکەین لە خوای گەورە شیفای بەپەلە بۆ هەموو نەخۆشەکان بنێرێت بۆ هەموو ئەوە نەخۆشانەی بەتایبەت ئەوانەی کە لەسەر جێگەن و ئەوانەی بێئومێد بوون لە نەخۆشیەکەیان یان ئەوانەی حاڵیان زۆر قورسە داواکاری خوای گەورە کەفارەت بکاتە کەفارەتی گوناح و شیفای عاجل بۆ هەموو نەخۆشان بنێرێت. خوای گیان عاقبەتمان بەخێر بجێڕە کارەکانمان بۆ ئاسام کە ناڕەحەتیەکانمان لەسەر لابدا ومێدمان هەر ئەتۆی داواشمان هەر لە تۆیە يا أرحم الراحمين. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.